حەفدەمین ساڵوەگەری چالاکی گیانبازەکەی شەیدڤیاندا سەری ڕێز و نەواژر لە بەردەم ڕۆحی پاکی هەواڵ ڤیان و تەواوی شەیدانی ڕێگەی ئازادی مرۆڤایەتی و تێکۆشانی ژن دانەوێنم. هەواڵ ڤیان وەکی پێشەنگی تێکۆشانی ئازادی ژن و تێکۆشانی ئازادی خوازی ئەو چالاکی کە ئەنجامیدا لە دژی گۆشەگیری و لە دژی پیلانگێڕی نێودەوڵەتی لە هەشتەمین ساڵوەگەری پیلانگێڕی نێودەوڵەتیدا چالاکیەکی گیانبازی ئەنجامدا. ئەمەوێ لە وتەی هەواڵ ڤیانەوە دەست پێ بکەم کاڵێ ئەمەوێ بە ئاگری جەستەم ئەو ویژدانانەی کە سەهۆڵیان گرتووە بە گەرمایی جەستەم ئەو سەهۆڵە بتوێنمەوە. بێگومان هەر یەک لەو چالاکی گیانبازیانەی کە لە ناو تێکۆشانی ئازادی خوازی گەلی کورد و مرۆڤایەتیدا دروست بوون خۆی لە خۆیدا شۆڕشێکی ویژدانی بەهێزە، بەڵام چالاکیەکەی هەواڵ ڤیان ئەتوانین بڵێن کە لە لووتکەدا چالاکیەکی زیهنی و چالاکیەکی ویژدانیە. بەڕاستیش ئەو حەقیقەتە هەیە کە پیلانگێڕی نێودەوڵەتی ئەیانەوێت بە هەموو شێوەیەک ویژدانەکان بخەوێنن بۆ ئەوەی کە ویژدانەکان سڕ بکەن، بۆ ئەوەی کە ئینسان بێفکر و بێ ویژدان بکەن و نەک تەنیا هێزە دەسەڵاتدارەکان بێویژدان و ویژدانیان سەهۆڵی گرتووە، بەڵکو ئەیانەوێ لە شەخصی دەسەڵاتداراندا تەواوی کۆمەلگا بگەێنە ئاستێک کە ویژدانیان سڕ ببێ بۆ ئەوەی کە دەستەمۆمان نەکەن، بۆ ئەوەی کە فێری گۆشەگیریمان نەکەن، بۆ ئەوەی فێرمان نەکەن کە بێ سەرۆکایەتی ژیان بکەین. هەواڵ ڤیان لە هەشتەمین ساڵوەگەری پیلانگێڕی نێودەوڵەتیدا چالاکیەکی بەو شێوەیە ئەنجامەدا ئەوێت بە هەموو تاکێکی کورد و لەسەر هەموویەوە بە هەموو ژنان بڵێ کە ئەبێت ویژدانتان زیندوو بێت و ڕێنەدەن ویژدانتان بخەوێنن بۆ ئەوەی کە پیلانگێڕی ئەنجام نەگرێ پێویستەکە هەموو کەسێ ویژدانی زیندوو بێ و ویژدانی بەهەژێ لە بەرامبەر ئەو ناحەقیەی کە لە بەرامبەر هەموو تێکۆشانی ئازادی خوازانەی گەلی کورد و مرۆڤایەتی بەڕێوە ئەچێ و لە بەرامبەر ئەو ناحەقی و بێمافی و بێدادی و بێئەخلاقیەتی کە لە سیاسەتدا بەڕێوە ئەچێ و بە تایبەتی لە لووتکەدا پیلانگێڕی نێودەوڵەتی بەڕێوەی ئەبەن لەسەر کەسایەتی ڕێبەر ئاپۆ، لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا لەسەر هەموو مرۆڤایەتی بەڕێوە ئەچێ. لە بەرامبەر بەوانەدا هەواڵ ڤیان ئەوێ بڵێت کە پێویستە هەمومان ویژدانمان بەهەژێنین و دەستەمۆ نەبین بەو پیلانگێڕیە. ئەمە خاڵێکی گرنگە کە بەڕاستی هەواڵ ڤیان پەیامێکی بەو شێوەیەدا و لە بەردەوامی پیلانگێڕی نێودەوڵەتیدا بانگەوازێکی بەهێزی بەم شێوەیە کرد. لە هەمان کاتدا هەواڵ ڤیان چالاکیەکەی بەواتای شۆڕشێکی زیهنی دێت کە ئەو پیلانگێڕی کە بەڕێوە ئەچێ لە هەمان کاتدا ئەیانەوێت کۆمەلگای مرۆڤایەتی و لەسەر و هەموو شێوە کۆمەلگای کوردستان تاکی کۆمەلگای کوردستان بێفکر بکەن و بە هەموو شێوەیەک وەها لە مرۆڤ بکەن کە لە مرۆڤایەتی بکەوێت، بە تایبەتیش بۆ ئەوەی تاکی کورد بیر نەکاتەوە، لە بواری فکریدا خاوەنی بەرهەمی فکری نەبێ، لێگەڕی فکری نەبێ، لێگەڕی ئازادی ڕاوەستێنێ لە کۆمەلگادا بە هەموو شێوەیەک کۆمەلگا ئاراستێکی بۆ شێوەیە ئەکەن کە تەنیا لەسەر غەریزە و نەفسی خۆی مەشغوڵ بێ، بە شێوەیەک لە شێوەکان عەقڵ ڕابوەستێ و ئینسان لە ئینسانیەت بخەن. بۆ ئەوە هەواڵ ڤیان بە ئەو پەیامەی کە دای بە تایبەتی لە نامەکانیدا ئیشارەت بەو ڕاستیانە ئەکا کە پێویستە مرۆڤ وەکو مرۆڤ بژی و هەر مرۆڤێک هەر تاکێک لە کۆمەلگادا ئەرکی خۆی مرۆڤایەتی پێک بهێنێ، ئەرکی خۆی لە بەرامبەر کۆمەلگا پێک بهێنێ و بە تایبەتیش بۆ ژن، چونکە هەواڵ ڤیان ئەوێ تیشک بخاتە سەر ئەو ڕاستیانەی کە ڕێبەر ئاپۆ هەموو نرخێکی تێکۆشانی ئازادی ژن و نرخی تێکۆشانی
ئازادی گەلی کورد و هەموو مرۆڤایەتی تێدا کۆبۆتەوە لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا ئەیانەوێت هێرش لەسەر هەموو نرخ و بەهای مرۆڤایەتی بکەن و لە هەمان کاتیشدا ئەیانەوێت کۆمەلگا بە شێوەیەک لە شێوەکان فێری بێسەرۆکایەتی ژیانکردن بکەن ئەو گۆشەگیری کە بەڕێوە ئەچێت بۆ ئەوەیە کە مرۆڤایەتی لە فکری ڕێبەر ئاپۆ داببڕێنن لەسەر ئەو بنەمایە بێگومان هەواڵڤیان لە هەشتەمین ساڵوەگەری پیلانگێڕی نێودەوڵەتیدا ئەوێ بە هەموو شێوەیەک لایەنە خەتەرەکانی ئەم گەلە کۆمەیە ئاشکرا بکە بۆیە چالاکیەکی بەو شێوەیە ئەنجامەدا هەموو ئەم ڕاستیانە گرێدانی بە کەسایەتی هەواڵڤیانەوە هەیە چونکە هەواڵڤیان بەڕاستی وەکو گەنجێک وەکو ژنێکی شۆڕژگێر لە تەمەنێکی بچووکدا کاتێ بەشداری ناو تێکۆشانی ئازادی دەبێت لە کەسایەتی خۆیدا و لە تێکۆشانەکەیدا بە شێوازێکی زۆر دژوار ڕوبەڕووی هەموو زیهنێتێکی زاین پەرستی ینی ڕەگەزگەرایی ئەبێتەوە و بە تێکۆشانەکەی لە بەرامبەر هەموو ئەو عەقلیەتە کۆنەپارێزیە کۆنگیری کە کۆمەلگادایە سەپێنێ بەسەر کۆمەلگادا لە ئاستی هەرە بڵندا بەرەنگاری ئەو زیهنیەتە ئەبێتەوە لە ناو تێکۆشانی ئازادیشدا بۆ ئەوەی ڕاستی ڕێبەر ئاپۆ بە هەموو شێوەیەک و فکر و فەلسفەی ڕێبەر ئاپۆ لە کەسایەتی خۆیدا بەرجەستە بکە هەموو ئەنەرژی خۆی ئەخاتە گەر و ئەتوانین بڵین هەواڵڤیان وەکو ئەو مۆمەی کە لە ژیانی خۆیدا لە تێکۆشانی خۆیدا داگیرسا بۆ ڕووناکردنەوەی فکری ژنان و فکری کۆمەلگا و لە هەمان کاتدا ئەو بەو مۆمەی خۆی توانی ببێ بە ڕووناکیەک لە بەرامبەر هەموو ئەو تاریکایانی کە ئیخەنە سەر زیهن و ویژدان و ڕۆحی تاکەکانی کۆمەلگا لەسەر ئەو بنەمایە هەواڵڤیان چالاکیەکی زۆر بەواتای ئەنجامدا و هەواڵڤیان لە وتەکانی خۆیدا ئەڵێ نامەوێ پێ بنێمە ناو هەشتەمین پیلانگێڕی نێودەوڵەتی ئەوە زۆر بەواتایە چونکە هەواڵڤیان ئەزانێت کە هەر دەقەیەک لە زێدەبوونی گۆشەگیری و هەر دەقەیەک لە زیادبوونی ئەو پیلانگێڕی کە لەسەر کەسایەتی ڕێبەر ئاپۆدا لەسەر هەموو تێکۆشانی مرۆڤایەتی بەڕێوە ئەچێت ئەبێتە هۆی خنکاندن و توانەوەی مرۆڤایەتی لەسەر ئەو بنەمایە هەواڵڤیان زۆر بە قوڵی لە ناخەوە هەست بە خەتەریەکان و مەترسیەکانی گەلە کۆمەی نێودەوڵەتی ئەکا لەسەر ئەو بنەمایە ئەڵێ ئەمەوێت ئەو ناحەقیقەتەی کە بەسەر ڕاستی تێکۆشانی گەلی کورد تێکۆشانی ژندا دایە سەپێنن ئەمەوێ هەڵی گەڕێنمەوە ینی چۆن هەواڵزیلان ئەوێ لە ڕۆژێکی زۆر تاریخی واتاداردا ئەو تاریخە ڕەشەی کە بەسەر تێکۆشانی ئازادیدا و بەسەر هەموو تێکۆشانی گەلی کووردا دایە سەپێنن وەری گەڕێنێتە تاریخێکی سەرکەوتن هەواڵڤیانیش بە هەمان شێوە ئەوێ مانگی شوبات وەکی مانگی شوم و مانگی گەلە کۆمەی تێدا ئەنجام دراوە بیکا بە مانگێک کە لە لووتکەدا تێکۆشانی ئازادی خوازی تێدا بەڕێوە بچێت و هەر لە مانگی شوبات تا کۆتایی بە هەموو گەلە کۆمەی نێودەوڵەتی بهێنێ لەسەر ئەو بنەمایە هەواڵڤیان بەبێ ئەوەی کە ڕاستەوخۆ ببیستێ گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ هەیە لە جەزای سزای ژووری تاکە کەسی کە لەسەر ڕێبەر ئاپۆ بەسەریە داسەپێنرێ هەتا هەستکردنی بەو کاتەی کە لە ساڵی 2006دا ئامادەکاری ژەهر خواردکردن لەسەر سەرۆک بەڕێوە ئەبەن هەواڵڤیان وەکو پەیوەندی ڕۆحی و فکری کی بەهێز لەگەڵ ڕێبەر ئاپۆدا زوو هەست بەو پیلانگێڕی ئەکا لەسەر ئەو بنەمایە هەواڵڤیان پێش ئەوەی کە ژەهر خواردکردن لەسەر ڕێبەر ئاپۆ بە تەواوەتی بە ئەنجام بکەن هەواڵڤیان پەیامێکی بەو شێوەی ئەدا
وشیاریەکی بە هەموو شێوەیەک ئەداتە هەموو تاکەکانی کۆمەلگا و بە تایبەتی بۆ هەموو تەبگەری ئازادی و بۆ هەموو تێکۆشانی ژنان و هەموو مرۆڤایەتی. خاڵی زۆر گرنگیش ئەوەیە کە هەواڵڤیان لە پەیامەکانیشدا وەکو تاکێکی کە وەک شۆڕژگێڕێک کە لە باشووری کوردستان دەرکەوتووە ئەوێ ئەو ڕاستیە شیرۆڤە بکە کە هەواڵڤیان ئەوێت هەموو ئەو هێز دەسەڵاتدارانەی کە لەناو ئەو پیلانگێڕیەدا جێگەی خۆیان گرتووە ئەوێت پیلانی ئەو هێزە دەسەڵاتدارانە بە شێوازێکی زۆر ڕوون و شەفاف و ئاشکرا بە کۆمەلگای باشووری کوردستان ڕاگەیەنێ کە ئەبێت تاکی باشووری کوردستان لە بەرامبەر ئەو پیلانگێڕیە هەڵوێستیان هەبێ. خەڵکی باشووری کوردستان خەڵکێکی بەرخودێر و خەڵکێکی کە خاوەنی ئیرادەن و خاوەنی تێکۆشانن نابێت بێدەنگ بن لە بەرامبەر ئەو گەلە کۆمەیە و نابێت قبول بکەن کە هێزێک لەسەر دەستکەوتی گەلی کورد لە باشووری کوردستان دانیشتون و لە ڕۆژی ئەمڕۆدا ئەو دەستکەوتانە بە شێوازێکی هەرزانانە بفرۆشنە داگیرکەران و هێزی پیلانگێڕی. لەسەر ئەو بنەمایە بە شێوازێکی زۆر جوان وەسف لە بەرهەمی تێکۆشانی گەلی کورد لە باشووری کوردستان دەکا و لە هەمان کاتیشدا ئەو بانگەوازی ئەکا کە لە ڕۆژی ئەمڕۆدا لە هەر کاتێک زێدەتر و بە تایبەتی بەڕاستی پیلانگێڕی نێودەوڵەتیەوە ئەو ڕاستیەشی ئەکاتەوە کە ئەیانەوێت باشووری کوردستان بکەن بە ناوەندی پیلانگێڕی نێودەوڵەتی لە بەرامبەر بەوە هەموو کەسی کە خاوەن ویژدان بێ هەموو کەسێک تێکۆشانی کردو بۆ ئازادی گەلی کورد و هەموو کەسێک کە تێکۆشاوە بۆ ئازادی ژنان پێویستە خاوەن هەڵوێز بێت و لە بەرامبەر ئەو کۆمەڵکوژی کە لەسەر ئەساسی پیلانگێڕی نێودەوڵەتی لەسەر گەلی کورد بەڕێوە ئەبن بە تایبەتی لەسەر ژن بەڕێوە ئەبن پێویستە لە بەرامبەر بەمانەدا خاوەن هەڵوێست و خاوەن بڕیار بێ. بۆیە هەواڵڤیان ئەڵێ بەم چالاکی خۆم ئەمە ئەو بێدەنگیە بشکێنم کە لە باشووری کوردستان هەیە و بەڕاستیش هەواڵڤیان بە چالاکیەکەی خۆی ئەو بێدەنگی شکان. لە ڕۆژی ئەم ڕۆژدا پەیامەکانی هەواڵڤیان بۆ ئێمە زیندون کە پێویستە ئیدی ئەو بێدەنگی کە شکێنراوە ئەو دەنگانە زێدەتر ببن دەنگێک بێ کە هەموو ئەو کەسانەی کە گوێیان نابیستێت هەموو ئەو هێز و لایەنانەی کە بە شێوازێکی زۆر چەپەڵ و بە شێوازێکی زۆر نامردانە و نامرۆڤانە کەوتونەتە ناو پیلانگێڕی نێودەوڵەتی و هاوکاری هێزی پیلانگێڕی و داگیرکەرانەکەن پێویستە ئەوانش هەموو بەهەژێنێ. لەسەر و بنەمایە پەیامی هەواڵڤیان بۆ ڕۆژی ئەم ڕۆژدا لە چالاکی هەواڵڤیاندا و لە 15 شوباتدا پێویستە گەلی ئێمە بە دەنگە ناڕزایەکانیان بە چالاکی دیموکراتیەکانیان بە چالاکی شۆڕژگێرەکانیان هەموو ئەو ویژدانانە بەهەژێنن کە خەوتون و هەموو ئەو ویژدانانە بەهەژێنن کە سڕ کراون. بۆیە پێویستی بۆ ئەوەی کە خاوەندارێتی لە چالاکی هەواڵڤیان دەربکەوین ئەو ئەرکەی کە هەواڵڤیان ئەمرمان پێیەکە یان مەسەلەن ئەو لە پەیامەکانی خۆیدا ئەو پەیامانی کە ئیدا لە ڕۆژی ئەم ڕۆژدا پێویست دەکات لە ئاستێکی هەرە بڵندا خاوەندارێتی لە پەیامەکانی هەواڵڤیان بکەین. خاڵی زۆر گرنگیش ئەوەیە کە هەواڵڤیان وەک ژنێکی شۆڕژگێر بۆ ئەوەی کە بەڕاستی ببێتە پێشەنگێکی تێکۆشانی ئازادی ژن و خاوەندارێتی لە کەسایەتی ڕێبەر ئاپۆ بکە بە هەموو شێوەیەک لە نامەکانی خۆیدا گوزارە لەو ڕاستیە ئەکا کە ڕێبەر ئاپۆ هەموو ئاستەنگێکی خستە بەردەم خۆی و حتا بەشێکی ئەساسی یان ئەتوانین بڵێن جەوهەری پیلانگێڕی نێودەوڵەتی لەسەر ڕێبەر ئاپۆ لەسەر ئەو ڕاستیەیە کە ڕێبەر ئاپۆ تێکۆشانی ئازادی ژنی پێشخست و ڕێبەر ئاپۆ ڕاستی سیستەمی دەسەڵاتدارێتی پیاوسالاری شی کردەوە و لە ڕاستی پیلانگێڕی نێودەوڵەتیدا ڕاستی دەسەڵاتدارێتی پیاوسالاری خستە ڕوو. بۆ ئەوە ڕێبەر ئاپۆ چەندە
ڕوبەڕووی عقلێتی ڕەگەزگەرایی بۆتەوە چەندە لە بەرامبەر ئەو زیهنێتە تێکۆشانی کردووە ئەوەندەش گەلە کۆمینی و دەوڵەتی پیلانگێری خۆیان قوڵتر کردووەتەوە و تیرتر کردووە لەسەر ڕێبەر ئاپۆ لەسەر ئەو بنەمایە هەواڵ ڤیان ئەوێ ئەو ڕاستیە بە هەموو ژنێک ڕاگەیەنێ و ئەوێ ئەو ڕاستیانە هەموو کەسێک لە ناخەوە هەستی پێ بکە کە ڕێبەر ئاپۆ بەواتای کۆی هەموو نرخ و بەهای تێکۆشانی ئازادی ژنە و لە هەر کەس زیاتر پێویستە ژن لە بەرامبەر گەلە کۆمینێ و دەوڵەتی ڕاوەستێ لە هەر کەس زیاتر پێویستە ژن ببێتە پێشەنگ و ئەتوانین بڵێن کە لە ڕۆژی ئەمڕۆژدا چۆن ڕێبەر ئاپۆوتی سەدەی 21 ئەبێتە سەدەی ژن بە هەمان شێوە هەواڵڤیانیش بە چالاکیەکەی خۆی بەشێکی لەو ڕاستیە شی ئەکاتەوە و تەنیا ئێمە ئەتوانین بە سەرکەوتنی شۆڕشی ژن پیلانگێڕینی و دەوڵەتی هەڵوەشێنین و ئازادی ڕێبەر ئاپۆ مسۆگەر بکەین و ئیدی ئەو ڕاستیشی خستە ڕوو هەواڵ ڤیان کە دڵی هەموو ژنێکی ئازادی خواست لە ئیمرالی لێدا و تەنێ ڕێبەر ئاپۆ گۆشەگیر نەکراوە بەڵکو هەموو مرۆڤایەتی ئازادی خواست و هەموو کۆمەلگای کوردستان و هەموو ژن لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا گۆشەگیرەکرێ بۆ ئەوەی کە ئەو گۆشەگیریە دوایی پێبیێنین ئەرکێکی وەهای هەواڵ ڤیان کە خستوێتێ سەر شانی هەمومان ئەوەیە کە پێویستە بە هەموو شێوەیەک تێبکۆشین لە بەرامبەر ئەو بێفکرکردنەی کە لەسەرمان بەڕێوە ئەچێ بۆ ئەوە خاوەندەرکەوتن لە ڕێبەر ئاپۆ بە هەموو شێوەیەک بە هەموو قووەتی خۆمان پێویستە ڕاستی تێکۆشانی ئازادی ژن و فکر و فەلسەفە و ڕامانی ئازادی ژن لە شەخسیەتی خۆماندا بەرجەستە بکەین و بە هەموو شێوەیەک ئەو مەسافەی کە ئەیانەوێت لە بینی تێکۆشانی ئازادی ژن و ڕێبەر ئاپۆدا دروستیەکەن ئەو مەسافەیە بگرین و بتوانین بە هەموو ئەنەرجیەکی ئازادی خاوەندارێتی لە هەموو ئەو شەهیدانەی کە بە دروشمی کەس ناتوانێت ڕۆژی ئێمە تاریک بکە خاوەندارێتی لەوانە بکەین و ئەم ساڵ بکەین بە ساڵی کۆتاییهێنانی پیلانگێڕی و کۆتاییهێنانی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ. خاڵێکی تر ئەمەوێ باس بکەم هەواڵ ڤیان عاشقی گەلەکەی خۆی بوو ئەڤینداری وڵاتی خۆی بوو و عاشقی هەموو ئەو نرخانەی کە لە کۆمەلگا و لە تێکۆشاندا و لە تایبەتی لە تێکۆشانی ئازادی ژندا کۆبۆتەوە بێگومان لە ڕاستی سەرۆکدا کۆبۆتەوە بۆ ئەوە هەواڵ ڤیان لە لووتکەدا عاشقی فکر و فەلسەفەی ئازادی ڕێبەر ئاپۆ بوو ئەو حەزکردنەی بۆ گەلەکەی هەواڵ ڤیان ئەو حەزکردنە ئەو خۆشەویستی بۆ وڵاتی خۆی هەموو ڕۆژێ ئەو عاشقی خۆی زیاتر و گورتر و بەهێزتر ئەکرد و هیچ کاتی هەواڵ ڤیان لە تێکۆشاندا ماندوو نەبوو لە دژی ئەو فکر و بۆچوونانەی کە هەندێک تێکۆشان بکە و هەندێک دانیشە هەواڵ ڤیان لە بەرامبەر بەوانەدا خاوەنی هەڵوێست و ڕەتفعلی پر زێدە بوو لەبەرەوە هەواڵ ڤیان ئەو کولتورە بەهێزەی دروست کرد لە تێکۆشاندا کە ئینسان چەندە تێکۆشێ ئەوەندە ئازادە بێ چەندە بە عەشق تێکۆشان بەڕێوە ئەبا ئەوەندە ئەگاتە حەقیقەتی ئازادی لەبەرەوە هەواڵ ڤیان ئەو داخوازی لە هەموو گەل لەسەر ئەو ڕاستیە بوو کە پێویستە بێت سنوور تێبکۆشین و بە تایبەت هەواڵ ڤیان ئەوەندە لە ناخەوە حەزکردنی بۆ گەل و بۆ کۆمەلگا هەبوو بۆیە پێویستە هەواڵ ڤیان وەکو سمبۆلی
ئەڤینداری وڵاتی خۆی ئەڤینداری تێکۆشانی ئازادی مرۆڤ وەها پێناسە بکە